کە پۆلیسیەکان دروستکراوە مقابلەی کچێکم کرد ئەو کچە لە تەمەنێکی زۆر لەندا ڕێکەوتنامەکانی جنێف بە وشەی شەرەف بەکارهێنن لەو دوو ڕێکەوتنامەیە بەڵام ئەم مەفهومە تەواو دائەبڕێ لە دوای کردی وترێ دەوڵەت بەڵام یاساناسان پێیان وایە کە ڕاستە خاکێکی داگیرکرد تۆپ بوو تێکچوو بوو ئەوی خۆسانی خۆسووتان و خۆکوشتن یا بوو ڕزگاریان بۆ خزمەتکاری بۆ مەفهومی شەرەفە دائەبڕێ بەڵام هێشتا لە کۆمەڵگەی ئێمەیە هێشتا لە کۆمەڵ لە ڕۆژهەڵاتی یاسا دەرچوون تووڕەیی تیۆریستی بوو کە دەبێتە ژێر ڕۆژانەکەین کە بەرامبەر بە ژنانی نێزیکی بەکار هاتوون راپۆرتی نووسین ئەو بڕەجێگیری کە ئەو ژمارە جێگیری کە هەیە تەنها لە وڵاتی ئەرمینیایە تا ڕادێ بوونی دەسەڵاتی دادگاکەکە بەڵام تا ئێستا عێراق بۆ یەک جار لە سەردەمی ئەیاد عەلاوی یادداشتێکی یا و قشانیانەوە دوای ئەوە ئیبراهیم جعفەری ئێستا کە وەزیری خارجیی عێراق بوو وتی سیادەی عێراق پێویستە بپارێزرێ و نابێت کۆمەڵگەی نێودەوڵەتی تەداخڵ بکە ڕێگە بە دادگاکانی ناو عێراق بن کە تاوانبارانی داعش دادگایی بکەن ئەوە بوو ئەنجومەنی ئاسایش لەگەڵ ئەوەی چەندین بڕیاری هەیە کە داعش و بەرەی نووسرا دەکا بە تاوانباری جەنگ و جینۆساید و تاوانەکانی توندوتیژیان بەرامبەر بە ژنانی ئێزیدی بەکارهێناوە نەهات ئەم مەلەفە ڕەوانەی دادگای تاوانی نێودەوڵەتی بکە و لەسەر قسەی عێراق کە خاوەنی کە دەوڵەتێکی خاوەن سیادەیە تەنها لیژنەیەکی لێقۆڵینەوەی پێکهێنا کە پێی دەوترێت لیژنەی یونیتات کورتکراوەی چەند وشەیەکە ئەم لیژنەیە 5 ملیۆن بەڵگەی لەسەر تاوانەکانی داعش کۆ کردوتەوە لە عێراق و لە سووریایە و تەسلیمی ئەو یەکەی لێقۆڵینەوەی داعشی کرد کە لە عێراقا و چەند دەوڵەتێکی ئەوروپیش ئەو بەڵگانیان درایە کە بەڵام لە کاتێکا ئەنجومەنی ئاسایش خۆی بەپێی بەندی حەوتی نەتەوەی گرتوەکان هەر تاوانێک مەترسی بێ بۆ ئاشتی و ئاسایشی جیهان دەتوانێت ڕەوانەی دادگای تاوانی نێودەوڵەتی بکە و 5 ملیۆن بەڵگەی لەبەر دەسایە ئەم تاوانە ڕەوانە ناکات ئەوە یەکێکە لە ڕێگەکان کە دەکرا بکرێ و نەکراوە یەکێک لە ڕێگەکانی تر ئەوەی کە عێراق یادداش با قبوڵی دەسەڵاتی ئەو دادگایەکە کە تاوانەکانی داعش دادگایی بکات یا ئەو دەوڵەتانی ئەندامی وەکوتمان داعش فرەنەتەوە بوو ئەڵمانی تیا بوو فەڕەنسی تیا بوو بەلجیکی تیا بوو هۆڵەندی تیا بوو ئەتوانن مەلەفی هاوڵاتیەکانی خۆیان ڕەوانەی ئەم دادگایە بکەن چ بە خۆیان ئەندامن لەم دادگایە ئەوانیش نایکەن بەڕاستی لەبەر بەرژەوەندی سیاسی لەبەر پەیوەندی نێودەوڵەتیەکان لەبەرەوەی ڕەنە ڕەوانەکردنی ئەم دادگایە ببێتە هۆی ئاشکراکردنی زۆر نهێنی دەوڵەتانێک کە لە پشت پشتیوانیکردنی داعشەوە بوون و هەندێک سەرکردە ڕەنگە لە پشت پشتیوانیکردنی داعشەوە بووێت بۆیە ئەم دەوڵەتانە بۆ ئەوەی کە خۆیان تووشی ئەم کێشمە نەکەن و پەیوەندی نێودەوڵەتەکانیان پارێزن و وێنەیەکی جوانی نێودەوڵەتی وەکو وڵاتێکی دیموکراسی بن بە بەرچاوی دنیایە نایەن ئەم کەسانەی هاوڵاتیەکانی خۆیان کە بەشداری تاوانەکانی داعشیان کردووە بینێنن بۆ ئەم دادگایە. ڕێگایەکی تر هەیە کە داواکاری گشتی ناو ئەم دادگایە بۆی هەیە کێسەکانی تاوانی جینۆساید و تاوانی دژە مرۆڤایەتی بچوڵێنە ئەویش نایکە بە بیانووی ئەوەی کە لە یاساکە ئەشتیمانیە ئەڵێ تەنها ئێمە سەرکردەکانی داعش ئەتوانین تەرکیز بکەینە سەر داعش زۆر زۆرە ئێمە توانای ئەومانیە کەسی ئاسایی دادگایی بکەین ناتوانین کەسی ئاسایی دادگایی بکەین با ئەو وڵاتانە خۆیان دادگاییان بکەن و فعلاً هەندێک وڵات دەستی کردەوە بە دادگایکردنی داعش وەکو ئوسترالیا وەکو ئەڵمانیا وەکو بەلجیکا هۆڵەندا ئەمانە تا ڕادەیەک دادپەروەری چۆتە پێشەوە بەڵام ڕەوانەی دادگای تاوانی نێودەوڵەتیان نەکردەوە بۆ پاراستنی
وێنە دیموکراسیەکەی خۆیان وێنە بێکێشەکەی خۆیان بۆ پاراستنی پێنەدێنە دەوڵەتیەکانی خۆیان. وڵای زۆر بەڵە ئەوان بەڵام بەس یەک ڕێگەی تر هەیە بێ لە دەرگای تاوانی نێودەوڵەتی کە دەبکرێت تاوانەکانی داعش ببیرکە بەردەمیان تاوانەکانی داعش بەگشتی وە تاوانە سێکسیەکانی داعش بەرامبەر بەشداری ئەزیدی دادگای تێکەڵاوە کە ئەمە لەبەر ئەوەی دادگا نێودەوڵەتیەکانی وەکو یوگۆسلافیا تێچوویەکی زۆر زۆری لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕەخنەیەکی زۆر لێکرا و ڕەخنەی ئەوەی لێگیرا کە سەربەخۆ نییە لەژێر هەژمونی دەوڵەتە زلهێزەکانایە ئەنجومەنی ئاسایش کە دەوڵەتە زلهێزەکان هەژمونیان هەیە بەسەر یا دروستی کردووە نەیانتوانیوە سەربەخۆی پارێزن ستانداردی مافەکانی مرۆڤ پارێزن وەکو وتمان بیر لەوە کرا دادگا هەمیشەیەکە دروستەیە بەڵام دادگای هەمیشەیەش ئەم ئاستەنگانەی هەبوو کە بۆ بەڕێستانە باس کرد بەشێکیشم باس کرد لەبەرەوەی کاتەکە کەمە جۆرێکی تر لە دادگای نێودەوڵەتی ئەویش دادگای تێکەڵاوە کە پێڵەن مەحاکم مختەڵەتە کە ئەم دادگانە لە دادوەری نێودەوڵەتی شارەزای نێودەوڵەتی دادوەری نیشتیمانی پێدەێنرێت نمونی ئەم دادگانە هەن وەک ئەوەی سیرالیۆن وەک ئەوەی کەمبۆدیا وەکو ئەوەی کە لە لوبنان بۆ ڕەفیق حەریری دروسترا ئەگەرچی ئەو دادگانەش ڕەخنەی زۆری هەیە بۆ نمونە ئەوەی ڕەفیق حەریری لەگەڵ ئەو هەموو توندوتیژیە لە لوبنانە تەرکیزیان کردە سەر تەنها کوشتنی ڕەفیق حەریری و سێ ئەندامی حیزب الله حکم دران تا ئێستا کەسیان نەگیراون بۆنی تێپەڕبوونی ساڵیادی جینۆسایدی یەزیدیەکان سەری ڕێز و وەفا و ئەنێرین بۆ گیانی پاکی تاوی ئەو تاوانە قێزەوەنەی کە کرا لە هەرێمی کوردستان لە براکانمان لە خوشکەکانمان دیارە ئەو تاوانە گەورە لەلایەن داعشەوە ئەنجام درا بەرامبەر بە نەتەوەیەک کە بێتاوان بوون لەوەی کە هێرش کرایە سەر ناوچەکەیان بە ناڕەوا قەتڵ و ئامیان کردن و زۆر بەشیان فرێنران و برانە وڵاتانی تر و کڕین و فرۆشتیان پێوەکرێ هەتاکو ئێستا ئەوەی کە جێی نیگەرانی ئێمەیە تاکو ئێسا ئەو تاوانە گەورەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی دادگاکانی جیهان و دادگا ڕسمیەکان کە جینۆسایدیان لە خۆیان گرتووە بە تایبەتی دادگای لاهای هەتاکو ئێستا ئەم کەیسیان بە تاوانی جینۆساید نەناساندووە لە کاتێکیشە تا ڕەنگانەوەی یابوو لەسەر ئاسی هەموو ئەو وڵاتانەی کە نیگەران بوون بەرامبەر بە یەزیدیە براکانمان کە جێ ئەسەفی هەر هەمومان بوو وێ ئێمە کار لەسەر ئەوەکەین لەسەر ئاستی عێراق لەسەر دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و عێراق کە بتوانن ئەو تاوانە بە جینۆساید بناسرێت لەسەر ئاستی دادگای عێراقی باڵا و دادگای نێودەوڵەتیەکان چکە ئەگەر ئەمە بە تاوانێکی مرۆڤایەتی دانەنرێ پێم وایە هێرشەکان هەر بەردەوامە بێ و هەشە ئەوەی کە ئێمە متابعەمان کردووە بەداخەوە تاکو ئێستا ئەتوانم بڵێم بنبڕ نەبوو ماوەتەوە.